ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا 31 لە لاپەڕا 31یش گەیشتینە شیکارکردنی پرسیارەکان گۆشەی ڕووناکبیران پاشان ژمارە گونجاوەکان کاتێ دوو ژمارە کۆ دەکەینەوە و سەرجەمیان 10 یان 100 یان وەک ئەوان بێت ئەوا پێیان دەڵێین دوو ژمارەی گونجاو. کرداری کۆکردنەوەی هزری ئاسان دەبێت لە کاتی بوونی ژمارە گونجاوەکان. ئاڵوگۆڕ لە کۆکردنەوەدا یارمەتیمان دەدات بۆ کۆکردنەوەی ژمارەکان هەرچۆن ڕیزکرابێت و ئەنجامەکەش هەروەک خۆی دەمێنێتەوە. دەتوانین ئاڵوگۆڕ بەکاربهێنین بۆ دەستپێکردن بە کرداری کۆکردنەوە بە گەڕان بە دوای ژمارە گونجاوەکان. نازانم هەتا چەند ئەو نووسینە ئاسانە بەلات خوێندکاری ژیر، بەڵام مانای ئەوەیە کە هەمیشە لە کاتی ژماردن و ئەژمێری هزری یان کۆکردنەوەی هزری بگەڕێ بە دوای دوو ژمارە کە ببێتە ژمارە 10 یان بکاتە 20 یان 30 یان 40 50 60 70 یان 100 200 300 بگەڕێ بە شوێن دوو ژمارەی گونجاو کە کۆیان دەکەیەوە بکاتە یەکێک لەو ژمارانەی کە باسم کرد، یان 10 و 20 و 30 و 40 و 50 و 60 و 70 و 80 و 90 یان 100 و 200 و 300 و 400 و 500 و 600 و هەتا 1000. لەبەر چ؟ لەبەر ئەوەی ئەو ژمارانە زۆر ژمارەی ئاسانن لە کاتی کۆکردنەوە. سفڕیان زۆرە. هەموو کەس دەزانی کە 10 لەگەڵ 10 دەکاتە 20، 10 کۆ 20 دەکاتە 30، 100 کۆ 100 دەکاتە 200، 200 کۆ 200 دەکاتە 400. ئاسانە بە هزر کۆ بکەینەوە. لەبەر ئەوەی ئەگەر دوو ژمارەی سەخت و قورس و نائاسانت هەبوو وا بکە بزانە دەتوانی بیانکەیە 100 یان 10 یان 20 و شتیوە لەو بابەتە. ئەگەر توانیت ئەوە زۆر ئەژمارکردنی هزری ئاسان دەبی. ئاڵوگۆڕ مانای چییە؟ ئاڵوگۆڕ واتە بۆ وێنە ئەگەر ئەوها دوو ژمارە سێ ژمارەت هەبوو، ئەگەر بۆ وێنە ژمارە 6ت هەبوو باشی بنووسم 6 لێرە کۆی دەکەیەوە لەگەڵ 3 پاشان کۆی دەکەیەوە لەگەڵ 4 پاشان کۆی دەکەیەوە لەگەڵ 7. ئاڵوگۆڕ چییە؟ واتە شەشەکە کۆمەکەوە لەگەڵ 3 چونکە دەبی بە 9 کۆی کەوە لەگەڵ 4ەکە هەتا ببیتە 10، 3یەکەش کۆ بکەوە لەگەڵ 7ەکە هەتا ببیتە 10. واتە ئەو ژمارانە ئێستا هەر چواریان زۆر باشی بە ئاسانی زانیت دەکاتە 20 لەبەرەوەی شەشەکەت کۆ نەکردەوە یەکسەر لەگەڵ 3، ئاڵوگۆڕت کرد چووی لەگەڵ 4ەکەی کۆت کردەوە، 3یەکەشت لەگەڵ 7ەکە کۆ کردەوە. ئەویش بووە 10. ئەوە مانای ئاڵوگۆڕە. ئەوە پێی دەڵێن ئاڵوگۆڕ. پاشان ژمارەکان هەوڵ بدە ببیتە 10 یان ببیتە 100 یان ببیتە وەکو باسمان کرد 200 و 300 و شتی لەو بابەتە. با بچین تەمەشایەکی بکەین بزانین مەبەستمان چییە لە 100 و 200 و ئەو بابەتانە. ئەو ژمارانە
هەوڵ بدە ژمارەکانت لە کاتی کۆکردنەوە بکە یەک لەو ژمارانە 10 20 30 و 40 یان بکەیە یەک لەو ژمارانە 100 و 200 و 300 و 400 و 500 بۆ وێنە ئەگەر ئاوا ژمارەت هەبوو بتەوێ دەی دروستکەی هەموو ئەو ژمارانە دەبنە 10 8 کۆ 2 دەبیتە 10 9 کۆ 1 دەبیتە 10 7 کۆ 3 دەبیتە 10 6 کۆ 4 دەبیتە 10 5 کۆ 5 هەر دەکاتە 10 ئەگەر سەرنج بدەی لێرە نووسینەکە چۆنە بەخۆی دەبواە ئەو 9 کۆ یەکەی لەسەری سەرەوە بنووسم پاشان بەرەبەرە بێمە خوارێ دەتوانم ئێستا بیگۆڕم ئاوا لەسەری بنووسم توانم لێرە بنووسم 9 کۆ 1 هەتا بکاتە دەکاتە 10 پاشان دەتوانم بنووسم 8 کۆ 2 ئەویش هەر دەکاتە چەند دەکاتە 10 ئێستا باشە ئێستا ئەگە سەرنج بدەین لە لای دەستی ڕاست لەسەری سەرەوە 9 پاشان بوویتە 8 پاشان 7 لە بنەوی 6 لە ژێرەوی 5 لە لای دەستی چەپ 1 2 3 4 5 کە لێرە لەو نۆیەی لە خوارێ دەبیتە 8 لە یەکەکەی یەک زیاد دەکا واتە کە لێرە کەم دەکا لە نۆیەکەی لە یەک لە لایەکەی زیاد دەکا بەو جۆرە دەزانی کامە ژمارە لەگەڵ یەک دەبنە بۆ وێنە 10 بە هەمان چەشن دەتوانی بزانیت کامە ژمارە لەگەڵ یەک دەبیتە 20 بۆ وێنە ئەگەر 19 هەبی لەگەڵ یەک دەبیتە 20 18 کۆ 2 دەبیتە 20 17 کۆ 3 دەبیتە 20 16 کۆ 4 دەبیتە 20 ئاوا دەتوانی خشتەیەک دروست بکەی بەو ژمارانەی کە دەبنە 10 بەو ژمارانەی کە دەبنە 20 و ئەوانەی دەبنە 30 40 ئەو شتانە یان ئەو ژمارە گەورانەی کە دەبنە 100 و 200 و 300 ئەوە مەبەستمانە لە ژمارەی گونجاو کە دوو ژمارە گونجاو هەیە بۆ ئەوەی ببنە ژمارەی ئاسان لێرە ئەگەر تەماشاکەین چەند ژمارەیەکمان هەیە 68 کۆ چ کرایە کۆ 300 و 230 کۆ 32 ببورن کۆ 107 ڕەنگە ئاوا تەماشایانکەی زۆر بەلات سەخت بی کۆکردنەوە بەڵام ئەگەر هاتوو بە چاوەکی دی تەماشای ئەو ژمارانت کرد سەرنجتدا گەڕای بە دوای ئەو ژمارانەی کە گونجاون لێرە کامە ژمارە گونجاوە 68 لەگەڵ 32 هەردووچیان ئەگەر کۆ بکەیەوە دەبی بە 100 68 کۆ بکەیەوە لەگەڵ 32 دەبیتە 100 واتە 68 و 32 دوو ژمارەی گونجاون پاشان 230 ئەگەر کۆ بکەیەوە لەگەڵ 170 دەکاتە 400 ئەویش هەر دوو ژمارەی گونجاون ئێستا کە زانیت ئەو دوو ژمارەیە دەبنە 100 ئەو دوو ژمارەیەش دەبنە 400 ئێستا 400 و سەدەکەی کۆ دەکەیەوە دەکاتە 500 کۆکردنەوەکەت زۆر ئاسان بوو
چونکە 100 و 400 زۆر ئاسان کۆ دەبتەوە کەواتە وەڵامەکە بریتیە لە 500 بێگومان هەموو کات ژمارەی گونجاو نییە بەڵام بگەڕێ بە دوایان هەتا کۆکردنەوەکەت ئاسان بی وەکو لێرە دەبینین لەو وێنەیە 160 کۆ 140 دەکاتە چەند دەکاتە 300 یان 75 کۆ 25 دەکاتە چەند دەکاتە 100 یان 30 کە کۆی دەکەینەوە لەگەڵ 20 دەکاتە ژمارەیەکی ئاسان 50 380 کۆی دەکەینەوە لەگەڵ 120 دەکاتە 500 ئاوا دەگەڕێ بە شوێن ژمارەی لێرەش چەند جووت لە ژمارە گونجاوەکان 10 کە کۆی دەکەینەوە لەگەڵ 90 دەبیتە 100 یان 20 کە کۆی دەکەینەوە لەگەڵ 80 دەبیتە 100 30 کۆی دەکەینەوە لەگەڵ 70 یەکسانە بە 100 40 کۆی دەکەینەوە لەگەڵ 60 یەکسانە بە 100 50 کۆی دەکەینەوە لەگەڵ 50 ئەویش یەکسانە بە 100 گەر تەماشاکان لێرە 10 20 30 دەدە زیاد دەبی لێرەش دەدا کەم دەبی 90 80 70 60 50 بەخۆشت ئەو زۆرە خشتانە دروست بکە بینە لای ژمارە 1 لێرە ژمارە گونجاوەکان بەکاربهێنە هەتا سەرجەم بدۆزیتەوە 175 مان هەیە پاشان 25 مان هەیە 61 مان هەیە 39 مان هەیە ئێستا ئەگەر تەماشاکەین ئەو 175 لەگەڵ ئەو 25ەی دوو ژمارەی گونجاون بەیەکەوە دەبنە 200 کەواتە ئەو دوانە بەیەکەوە دەبنە چ؟ دەبنە 200 ئەوجا 61 ئەگەر کۆی بکەینەوە لەگەڵ 39 دوو ژمارەی گونجاون بە هەردووچیان دەبنە چەند دەبنە 100 هەردووچیان دەکاتە 100 ئەوجا ئێستا 200 لەگەڵ 100 کۆ دەکەینەوە واتە وەڵامەکەمان زانی بووە 300 وەڵامەکەمان زۆر بە ئاسانی زانی لەبەر ئەوەی گەڕاین بە شوێن ژمارە گونجاوەکان لێرە چمان هەیە 78 دوایێ 150 122 48 بزانین چ لەگەر چ دەگونجێ ئەگەر بینین تەماشای ئەو 78 بکەین بزانین لەگەڵ چ دەگونجێ لەگەڵ 122 78 و 122 دەکاتە 200 ئەوە لەگەڵ یەک دەگونجێن ئەوە لەگەڵ ئەوەی دەکاتە 200 ئەوە زانیمان 200 پاشان ئەگەر 150ەکەی بینین لەگەڵ 48 بێگومان ناگونجێ